سوپاس بۆ هێزەکانی ئاسایشی سلێمانی کە توانیان بکوژی براکەی من بدۆزنەوە مەریواندارە. بەڕاستی لە شاری سلێمانیە شارێکی وەک با بڵێن محافەزەیە، یعنی شتی وا ڕوو بدات، یعنی جێ ئەوە نییە بێلی بەسەرەوە بڕات. ئەمە دەبێ بەڕاستی وەک چۆن بۆ یەکەم جار دەموچایان نیشاندرا تاوانباران بۆ یەکەم جاریش بڕیارێک دەرکرێ بۆی لە سێدارە بدرێن. بەڕاستی ئەمانە هی ئەوە نین بکرێنە سزنەوە لە ژوورێکا دانیشن و نان خۆن و دوسێ مانگتر ساڵێتر بربن بە ناوی لێبوردنی گشتی و کۆمەڵێ بابەتی ترەوە. ینی بەڕاستی ئەمە هی ئەوەیە نێلی بەدەمیانەوە بڕات. سوپاسی هێزەکانی ئاسایش و پۆلیسەکەین هەر لە ڕۆژی ڕووداوەکەەوە هەر لە یەکەم ڕۆژەوە بەڕاستی لەگەڵمان نابوون هەتاکو دوێنێ 3 مانگ و دوای 3 مانگ و 25 ڕۆژ، یعنی مودەیەکی کەمە. جاری وا هەیە بۆ نمونە تاوان ئەکرێت 10 ساڵ دوای ئەوە کەشفە بێت. ینی ئێمەش لە سەرەتاوە کەسمان تۆمەتبار نەکرد بە ڕووداوەکە بڵێن فڵان و فڵان و هێزەکانی ئاسایش کەم تەرخەم بوونەوە ئەمانە نە وەستاین سەبرمان کرد. لەبەرەوە خوا هەڵناگرێ هەر لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمان نابوونە. زۆر سوپاسیانەکەین. سوپاسی هێزەکانی ئاسایشەکەین، زۆر سوپاسیانەکەین، زۆر مەمنونیانین، زۆر مەمنونی کە حەسەنەکەین کە ئەم تاوانەی بۆ ئێمە کەشف کرد. هەتا مردن ئێمە لە بیرمان ناچێتەوە، بەس ئێمە هیوادارین ئەمانە بەسەریانان نەڕوە. دەخوشکی هەیە ئەم خاڵۆزایی من 4 مناڵی هەیە، دایکی بەس ئەم کەسابەتکاری هەیە، بەس ئەم لەسەر چی لەسەر سیارێک گویان لێ کرد. زۆر داوا لە کە حەسەنەکەم نییە لێ بەسەریا بڕوە.